بەڵێ هەر لەم بارەوە لەگەڵ بەڕێز فازڵ ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کەشناسی و بوومە لەرزەزانی هەرێمی کوردستان قسە دەکەم لە ستودیۆ لەگەڵمە. بەڕێز فازڵ زۆر بەخێر بێت. زۆر سپاس. ئەم شەپۆلە بەفر و بارانە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی دڵخۆش کردووە، بەڵام لەلایەکی دیکەشەوە ئەوان نیگەرانی ئەوان کە لە سەری ساڵ ئەتوانن بچنە دەرەوە لە ئاهەنگەکان بەشداری بکەن یانە تاکەی بەردەوام دەبێت بۆ شەوی سەری ساڵ بە دیاریکراوی کەشوهەوای هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ زۆر سپاس سەرۆک وەمولایەک ئاگادارین ئەم شەپۆڵە توانین بڵێن شەپۆڵێکی دوور و درێژ بکەوە بە سێ قۆناغ ئێمە ڕیزبەندیمان بۆی کردووە. قۆناغی یەکەم لە شەوی هەینی لە سەر شەمەوە دەستی پێکرد، هەروەکو بەڕێز ئاماژەت پێکرد لە بەرەبەیانی ڕۆژ شەمەوە شەپۆڵەکە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە. سپاس بۆ خوای مەزنکەوە بڕێکی باشی دابارین هەم لە بەفربارین هەم لە بارانبارین سەرجەم ناوچەکانی گرتووەتەوە. ئەم شەپۆڵە لە قۆناغی ئێستادا بەردەوامیەکەی ئیمڕۆ لە دوای نیوەڕۆ پێشبینی دەکرێت بەرەو لاوازبوونەوەیکی تەواو بچێتە ئەگەرەکانی بارانبارین لەسەر ناوچەکە لاواز دەبێتن بۆ دوای نیوەڕۆی ئیمڕۆ. دەتوانین بڵێن ئیم شەو حاڵەتێکی وامان نابێت تەنها بارانبارینێکی لاواز لە ناوچە شاخاویەکان کە لەگەڵ خۆیدا بەفربارین دەبێت. قۆناغی دووەمی لە بەیانی دوای نیوەڕۆ پێشبینی دەکرێت واتە لە ڕۆژی دووشەمەوە دەست پێ بکاتەوە دووبارە، بەڵام جیاواز لە قۆناغی دووەم کە زیاتر خۆی دەبینێتەوە لە بەفربارین بەهۆی ئەوەی کەەوە ئەم بارستە هەوا سیبریەکەوە درێژ بۆتەوە بۆ ناوچەکانی ئێمە کاریگەریەکانی زیاتر دەبێت بۆ بەیانی کە ئەمەش نیشانەی ئەوە دەبێتن هەم پلەکانی گەرما ڕوو لە دابەزین دەبێت بە تایبەت نزمترین پلەکانی گەرما لە کاتی شەو بۆ بەشێکی زۆری ناوچەکان تەنانەت سنتەری شارەکانیش نزیک دەبێتەوە لە 0% مەبەز لە 0% واتە پلەی بەستان لە ناوچە شاخاویەکانیش بە جیاوازی شوێنەکان بۆ چەند پلەیەک لەژێر شارەکان دەگرێتەوە بەفربارینی ڕۆژی سەبارەت بە بەفربارین ئۆرکو ئاماژەی پێ دەکرێتکەوە بە ئەو نەخشانێکەوە لە بەردەستدان بارستە هەوایە زۆرتر قوڵ دەبێتەوە بۆ ناوچەکانی هەرێم کە ئەمە ژوا دەکاتن شێوازی دابارین لە ناوچەکانی ئێمە بگۆڕێ لە بارانبارین بۆ بەفربارین. بۆیە بەگوێرە و پێشبینیانێکەوە لە کاتی ئێستاشدا لە بەردەستن سنتەری پارێزگای دوهۆ کەروە پارێزگای سلێمانی ئەگەری زۆرە و بەفربارینی دەبێت. سەبارەت بە شاری هەولێر بەگوێرە و پێشبینیانەی کەەوە هەن نزیک دەبێتەوە لە سنتەری شار واتەمە بەسمان لە نزیک بوونەوە هەم بەرزایەکانی کەس نەزان هەم بەرزایەکانی تارین تاوەکو دێتە نزیک پەنا بخوا ئۆفیسی کوردستان 24ش سپی پۆش دەبێتن لەگەڵ ئەم بەفرە بۆ بەرەبەیانی ڕۆژی سێشەمە پێشبینی دەکرێتن واتە ئەگەری هەیە لە ناو سنتەری شار شێوەی کڕێوە بەفربارینمان هەبێتن. لەگەڵیشی دابەزینی پلەکانی گەرما و خێرایی باشمان دەبێتەوە هەستکردن بە پلەکانی گەرمای بە نزمبوونەوە زیاتر هەستی پێ دەکرێتن. سەبارەت بە شەوی سەری ساڵ بۆ شەوی سەری ساڵ پێشبینی دەکرێت قۆناغی دووەم کۆتایی هاتبێتن لە ڕۆژی سێشەمە لە ئێوارەکەیەوە، بەڵام بۆ یەکەم ڕۆژی سەری ساڵی نوێ پێشبین دەکرێت دووبارە قۆناغی سێمی ئەم شەپۆڵە دەست پێ بکاتەوە بۆ ڕۆژی پێنجشەمە کە درێژ دەبێتەوە تاوەکو نیوەڕۆی ڕۆژی هەینی. بارانبارین و بەفربارین دەمێنێت بەهۆی ئەوەی ئەم بارستەوا ساردە کاریگەریەکانی دەمێنێتەوە، بەڵام بۆ شەوی سەری ساڵ پێشبینی بارانبارین ناکرێتن واتە شەوێکی ئاسایی تەنها دابەزینی پلەکانی گەرمامان دەبێتن. دواتر قۆناغی سێم ڕۆژی پێنجشەمە و هەینی کاریگەریەکانی خۆی بەردەوامی دەبێتن. زۆر باشە. لە ناوچە شاخاویەکان بە چه شێوازەبینیمان کە بەفرێکی زۆر باریەوە ئایا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو جیاوازیەکەی چییە؟ چیای سەفینمان بینی کەس بەفرێکی باشی لێباری بوو زۆرتر ئەم ساڵ بە نسبەت ساڵانی ڕابردووە؟ بەڵێ بێگومان ئێمە هەم لە ڕووی دابارین بە شێوازی بارانبارین بە یاخود بەفربارین ئەم ساڵ دەبینین کەەوە ڕێژەی دابارینیش خۆشبەختانە زیاتر بووە. ئەگەر باز لە بارانبارین بکەین سەرەتا دەبینین پارساڵ ساڵێک بێشێک بوو لەو ساڵانێکەوە وشکە ساڵێکی بەهێز سەرجەم ناوچەکەی گرتەوە هەرێمی کوردستانیش بە دەر نەبوو تایدا. بۆیە ئەو ڕێژە بارانبارینانەی پارساڵ تۆمارکرا ڕێژەیەکی یەکجار کەم بوو. شاری هەولێر بۆ نمونە 155 میلیمەتر تەنها باران لە کۆی وەرزی دابارین کەمە بسمە لە وەرزی دابارین لە یەکی دەوە تا و کۆتایی مانگی 5 ساڵی دوای خۆی واتە لە 8 مانگ 155 میلیمەتر بارانمان هەبوو. بەڵام خۆشبەختانە ئیمساڵ تاوەکو ئیمڕۆ نزیکەی 182 میلیمەتر باران تۆمارکراوە لە تەلەکۆی گشتی پارساڵ بەراورد بەمڕۆ تەنها 43 میلیمەتر لە شاری هەولێر تۆمارکرا بوو. پارێزگاکانی تریش بە هەمان شێوە بۆ نمونە لە شاری دوهۆک پارساڵ تاوەکو ئیمڕۆ تەنها 44 میلیمەتر باران هەبوو، ئیمساڵ 187 میلیمەتر باران تۆمارکراوە. هەروە پارێزگای سلێمانیش ئیمساڵ نزیکەی 344 میلیمەتر باران تۆمارکراوە. زۆرترین ڕێژە لە سلێمانی بووە؟ بەڵێ بێگومان بەهۆی ئەوەی کەوا هێڵی دابارین لە سنووری پارێزگای سلێمانی نزیک دەبێتەوە لە 800 میلیمەتر، بەڵام لە پارێزگای هەولێر بۆ 400 میلیمەترە. ئەمە وا دەکاتن شێوازی دابارینەکان لەو ناوچانە جیاواز بێ. ئەم ڕێژانە دڵخۆشکردن تاوەکو ئێستا کە دەیبینین بەراوردی بکەین بە پارساڵ. هەروەها بەفربارینیش ئێمە پارساڵ بینیمان
لە ڕووی دابارینی بەفریشەوە ڕێژەیەکی یەکجار کەم بەفربارینمان هەبوو بەڵام سوپاس بۆخوا ساڵ دەبینین کەەوە ڕێژەی دابارینی بەفربارینیش زیادی کردو. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز فازڵ ئیبراهیم بەڕێوەبەری گشتی کەشناسی بوو مەلەرزەزانی هەرێمی کوردستان. زۆر سپاس لەگەڵمان بووی. زۆر سپاس.